هێزێکی زۆری ئەمنی لە دەوروبەری ناوچەی سەوزی بەغدا بڵاو بوونەتەوە. ئۆپەراسیۆنی دەستگیرکردنی بەرپرسان بە تۆمەتی گەندەڵی خەڵکی عێراقی تووشی شۆک کردووە. وەک خۆیان دەڵێن تۆڕی حکوومەتەکانی پێشوو تەنها ماسیە بچووکەکانی دەگرت، بەڵام حکوومەتەکەی زەیدی لە سەرۆکی کوتلە و پەرلەمانتارانەوە دەستی پێکردووە. خوازیارن ئەم هەنگاوە بەردەوام بێت و لە پێش فشاری لایەنە سیاسیەکان چۆکدا نەدات. خەڵک زۆر دڵخۆشە لە 2003ەوە ئەم شتە ڕووی نەداوە. ئەوەی هاتووە نەفس بەرنامەجە، ئەوەی هاتووە عین هەر ئەوانەنا. ئێستا ئەم جەماعەتە گتراون، خەڵک زۆر پێخۆشە. هەرچی پارەپول لێدانیتی لای ئەوانە، نە ئیشمە، نە کاسبیمە، نە هیچ نەماوە. خەڵک زۆر پێخۆشە. بە گوتەی سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەم ئۆپەراسیۆنە بەردەوام دەبێت. هێشتا 900 کەیسی دیکەی گەندەڵی ماوە کە 600 بەرپرسی سیاسی و سەربازی و کەسایەتی عێراقی تێدایە. عەلی زەیدیش داوا دەکات گەندەڵکاران پارەی خەڵکی بگەڕێننەوە. هەر کەسێک پارەی گشتی لایە دەمەوێت بیگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی. پارەی گەل دەگەڕێنرێتەوە بۆ گەل. من لەلایەن هاوڵاتیانەوە ڕاست پێکراوم کە تروسکەیەک ئومێدیان دەوێت لە وڵاتەکەیاندا. من ئەمڕۆ بەرپرسیارم لە خەڵک و خوێنی خەڵک و بەرژەوەندیەکانیان. ناکرێت بێدەنگ ببم لە هەر هەڵەیەک. لە قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنەکەدا 47 کەس دەستگیر کراون، لە نێویاندا چەندین پەرلەمانتار هەن. ئەنجومەنی باڵای دادوەری عێراقیش ئاماژەی بەوەدا کە پارێزبەندی یاسایی لەسەر ئەو پەرلەمانتارانە لادراوە کە تۆمەتبارن بە گەندەڵی. حکوومەتەکەی عەلی زەیدی هەرچەند فکری کردەوە ئەگەر بێت و بەم شێوەی ئێستا کەواتیایی بوو کە دروست بوو بڕوە، قەناعەتی نابوو ئەم حکوومەتە 6 مانگ بخایەنێ، چونکە خەزینە بەتاڵە. مانگانە زیاد لە 8 تریلیۆن و 600 و شتێک کەسر ملیار بەس پێویستێتی بۆ موچەخۆران. ئەم پارەی پێیان ناکرێت، نەنەوتە ڕوە، نەوت لە 120 ئەڕوە 130 ئەڕوە، باقی شەڕ و ئاڵۆزی لە ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەیە، ناتوانین نەوتەکانی ئاڕێزە. ئیتر بابەتەکە وای لێ هات هەمووی کۆکرایەوە، ئیشی باشی لەسەر کرا و ئەمریکاش دەستی هەیە لەم بابەتە. خاڵی لاوازی زەیدی لەم پرسەدا نەبوونی کوتلەیەکی سیاسیە لە ناوخۆ و دەرەوەی پەرلەمان. بەڵام چاودێرانی سیاسی پێیان وایە خاڵی بەهێزی کاریگەرترە کە پشتگیری نێودەوڵەتیە بە تایبەتی ئەمریکا. ئەمریکا یەکێکە لەو فاکتەرە گرنگانەی کە زەیدی هێناوە بە تایبەت لە دوای شەڕی ئێران. ئێمە لە ماوەی ڕابردووە، لە چەند ساڵی ڕابردووە، بە تایبەت لە دوای کشانەوەی ئەمریکا لە 2011 عێراق لەسەر زەوی کەوتە دەست ئێران و عێراق ئاسمانی بەدەست ئەمریکا بوو، ئەرزی بەدەست ئێران بوو. ئێستا ئەو ئەرزە لە ئێران وەرگیرایەوە. ئێستا ئاسمان و ئەرزی عێراق لەژێر هەژمونی ئەمریکایە. ئەبێ پرۆسەی سیاسێکەش لەژێر کاریگەری هەژمونی ئەمریکایە بەڕێوە بچێت. بەپی دوایین راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی، عێراق لە گەندەڵیدا پلەی هەشتەمی گرتووە لە نێو وڵاتانی عەرەبیدا، لەسەر ئاستی جیهانیش لە پلەی 132هەمیندایە. هەمیشە پرسیاری هاوڵاتیان ئەوە بووە کە بۆچی وڵاتێک بەم هەموو سەروەت و سامانەوە نەیتوانیوە ببێتە سەرچاوی خۆشگوزەرانی دانیشتوانەکەی ئەگەر لە گەندەڵیدا نغڕۆ نەبوو بێت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.